دووەم هەر شتێ هەموو هەست و هۆشتی برد کەسایەتیشت لەناو دەبا. هەر شتێک هەموو هەست و نەست و شعور و مەشاعیری تۆی داگیر کرد بەخوا وریان نەبی کەسایەتی دوور دەکا. قەطەعنە ئەیدیەهن ئەو وشە قورئانی ئەو دەرسە گەورەمان دەداتێ. کاتێ ژنی عەزیزی میسر دەزانێت لۆمە دەکرێ ژنان هەموو بە دەنگ و باسییان زانی واتە ژنانی کۆشک و ژنی وەزیر و وزەڕاکان لۆمەی دەکەن پەلاماری غوڵامێکی خۆی داوە عەبدێکی خۆی داوە بۆی دەستی لەگەڵ تێکەڵاوکە لەو کاتەدا کۆی کردنەوە قەنەفەی بۆ دانان ئانیشکیان دادا بوو چەقۆیەکی تیژ و میوەی خستە بەردەستیان لەو کاتەدا یوسفیشی نات بۆ لایەن کاتێک کە سەیریان کرد پێش جوانی ڕوخسار ئافرەت بەڕێزان وەکو یعنی پیاو نییە ئافرەت پێش ئەوەی شەیدای شکڵی پیاو بێ شەیدای ڕەفتاری دەبێ کەسایەتی دەبێ یوسفیان کە بینی ئەو گەنجە قۆزە جوانە چۆن چاوی داخستووە چەند بە ئەدەب چەند بە شەرم چۆن حەیا و حرمەت لە گەنجێکی ئاوا 20 ساڵی دەبیندرێ کەسایەتیەکەی سرنجی ڕاکێشان پێش جوانی جەستە و ڕوخسارە جوانەکەی یەکسەر ئەوەندە معجیب بوون هەرچی هۆش و بیریان بێ لای جوانی یوسف و ئەو کەسایەتیە بەرزەی بوو قورئان دەفەرمێت لە جیاتیەوەی سێوەکە میوەکە هەرچیەک بە پاکیکەن چاقۆکەیان بە پەنجەی خۆیان دایەنا وەختی وەرە خۆ پەنجەی خۆم بڕی خوێنی پێ هاتە خوارەوە قورئان ئەو دەرسەمان پێ دەڵێت ئەی مرۆڤ وریابە لە ژیان تا نەکەوێ مۆقیفێکی واوە هەرچی هەست و سۆز و شعور تا قوڵب بدا بۆ شتێک ئەو کاتە ئیذا جاشت المەشاعر تەخەدەڕ الشعور هەر وەختێک قوڵپی دەروون و سۆز و عاتیفەت کوڵا بۆ شتێک یەکسەر دەرزێکی بەنجیش لە مێشکت دەدرێ مێشکت بە ئاگا نامێنێ وەختێ بەخۆ دێیتەوە هەموو شتێک تەواو بووە بەڕێزان چەند کەس هەیە لەم زروفەدا شەیدای ئافرەتێک بۆ کەسایەتی خۆی لە پێناوی کچەکە ژنێکا لە دەستدا هەم وەختێ بەخۆی دێتەوە خۆوە دواتر لە زیندانە کە دەگیرێ ئای چیم بەخۆم کرد بۆ ئەم کارت کرد خۆ دەزانی هەڵەیە ئەوەندە هەست و سۆزی جوڵاوە بۆ ئەو ڕەگەزی بەرامبەرە یەکسەر دەرزێکی بەنج لە عەقڵ و هۆش و مەشاعیری دراوە ئاگای لە خۆی نامێنێ چەند کچ هەیە تووشی داوی کوڕێک دەبێ ئەوەندە لەگەڵ یا تێکەڵاو دەبێ و ناخی خۆی هەر هەموو بەسەرا دەڕێژێ وەختێ بە ئاگا دێتەوانێ تر لە هەموو شتێک بەداخەوە بۆتەوە ناچارەکە خۆی بکوژێ یان سەری خۆی هەڵگرێ خۆی لە ناوبەرێ خۆ ئەڵێن کچی خۆم ئەمە هەڵە بوو کچێک پەنا بە خوازیێڕەکانی دایکی هەیە دزیەوە بۆ کوڕێک بۆی بەرێ هەتا دەستی بڕیەوە تا پارەی پێ پەیداکە خۆ ئەزانێ ئەمە هەڵەیە کچێکی زانکۆ خوێندەوار تۆ بڵێ نەزانێ ئەمە غەڵەتە ئەوە مێشکی دەرزی بەنجی لێدرا چونکە هەموو هەست و سۆزەکانی بۆ ئەوە ڕۆی وەختێ بە ئاگا هاتەوە دەرزێکە خاو بۆ ئای چیم بەخۆم کرد هەیە بەچی بەنج دەبێ بە پارە کاتێ پارەیەکی مۆڵی دەخرێتە بەرچاو بیری ئەوە ناکاتەوە ئەمە لەوەچێ حرام بێ ئەوە لەوەچێ فرت و فێڵ بێ ئەو کەسانی دەستی خەڵکیان بڕیوە لەگەڵ ڕێزم بۆ بازرگانانی حەڵاڵ خۆر ئەڵە کاکە تو دەفتەر دۆلارم دێ مانگی 50 وەرەقە دەدەمێ ئێخۆ هەموو عەقڵێک دەزانێ ئەمە وانە سیارەکەتم بدەیتێ بای 4 دەفتەرە من 6 دەفتەرە دەدەمێ 2 مانجیکە پارەکە دەدەمێ وەڵڵا عەقڵ دەزانێ ئەم پارەیە وا پەیدا ناکرێ بەڵام هەموو هەست و عەتفی دەکوڵێ دڵی دەکوڵێ بۆ ئەو پارەیە چاوی هەموو بەس پارە دەبینێ دەرزێکی بەنجیان لە مێشکی داوە دواتر کە بە ئاگا دێتەوە کابرای پارە خۆر دەڕوا کوڕە چیم بەخۆم کرد باشە بۆ بڕوام کرد ئاگا لێبێ هەموو هەست و هۆشن نەچێتە سەر پارە ئەینا بەخوا دەرزێکی بەنج لە مێشکت دەدەن هەیە دەچێتە سەر پۆستێک هەیە خوا پەناماندا پلەیەکی بەرزی ئاینی کۆمەڵایەتی کەسایەتی هەیە پۆستێکی پشکۆلی دەخەنە بەردەست ئەوەندەی حەز لە پلە و پایە و حیمایە و چەکدار ئەوانەیە و ئەڵێ معاشەکەی وایە و دوای وا دەکەم وەختێ بە ئاگا دێتەوە هەمووی لەدەستدا ئەبێ وریابی هەموو هەستت بۆی نەقڵێ مێشکتی لەگەڵا بەنجکەی هەیە بەداخەوە بۆ ئافرینێک بەس خەڵک ئافرینێکی لێ بکات چی نەشیاوە دەیڵێ خەڵک هەیە بەڕێزان بۆ لایک و کۆمنتێکی فەیسبوک کۆمەڵە قسە دەکات لەوڵا لەوانەیە 100,000 کەس دەستخۆشی لێ کرد و لایکی کردبم ئەبێ کاکە بزانی بۆچی وایان کردووە قسەکانت چەند ڕەوایە ئیتر شوڵی لێ هەڵدە کێشەی حتا تووشی داوێک دەبێ ئەبێ ئاگال لە خۆت بێ هەیە بەرپرسە کە قسە دەکات چەپڵی بۆ لێدرێ عالەمەکە هەموو چەپڵە لێدا دۆ شاوتێک کەڵاو دەکا لە دوایدا باشە بۆ ئەم کرد هەها بە چەپڵە بەنجیان کرد هێندیان فاک و فیک بۆ کرد لە ڕووی جەنابتان کابرای بەرپرس کە لێ دەبێتەوە ئەرێ باشە چیم کول لەو قسانەدا شعورت وریابە لە هیچ مەوقعەکە بەنج نەکەی هەموو عەتف و سۆزت فڕێمەدە بۆ شتێک ئاگال لە مەشاعیرت بێ ئەینا وەکو ژنەکان دەستی خۆیان بڕی چاویان لە میوەکە نەبوو
کەسایەتی لە کەدار دەبێت لە دوایدا پەنا بەخوای پەروەردگار